براکەم چی بووە؟ کوڕە سامان خەریکە مێشکم بتەقی بێ لە کۆمپانیای گەڕایمەوە تەماشا دەکەم نامەکی دەکەم دەگێ بەجێهێشتیا نامەکەی دەخین بۆ ماڵی بەجێهێشتیا نازانم چ بکەم بێ لەوەی لە کۆمپانیای چ بکەم چ نەکەم هەموو شتێکی من ئاگادارە نازانم چی قسەی لە بۆ دەکات یعنی لە کۆمپانیا لە کۆمپانیاش هەر چ بکەم چ نەکەم لە هەموو شتێکی من ئاگادارە دیارە هیچێکەکەی لە کۆمپانیا دەبی چێبی بەڕای تو چێیە شکم بۆ کەس ناڕوە چکە ئەوانەی لە کۆمپانیا هەمووی تویان خۆشەوێت تێناگەم نازانم بەس ئەم دڵپیسیە تاکەی کورە ئەو دڵپیسی ئەمنی کوشت ژیانی منی نێشت وێرانی کردم بەخوای نازانم چ بکەم تێناگەم من چارەسەرم لایە چارەسەرک جیابوونەوە سامان پێت وایە جیابوونەوە چارەسەر بی گوێ بگرە سیروان ئەوەی تۆتیایی من کوڕێکی ڕەفیقم هەبوو هەمان شت بوو خێزانەکەی ئەوەندە دڵی پیس بووە تاخوا دەڵێ بەس بەڵام لە کۆتاییە جیابووە ژنێکی تری هێنا و ئێستا زۆر دڵخۆشە بەڵام تۆ چیت لەو کەمترە گەنجێکی قۆز ماشەڵڵا خاوەن شەهادەیەکی بەرز یعنی سوپاس بۆ خوا جیاب بە و ژیانێکی تازە دروستکە ژیان لەسەر کەس نەوەستاوە براکەم نازانم دەبی فکری لێ بکەمەوە بەڕای من بیری لێ بکەرەوە بەڵام باشترین چارەسەرە با فکرێکی لێ بکەمەوە سۆما خان بەڵێ خوا بەخێربێت کاک سامان ئەو ناوانە سیرم کردوەوە حساباتەکانم هەمووی کردووە باشە بەڵام بڵندکاوە نازانم دیار نییە لە لای سێرچەکەم و دیار نییە لای منیش لێرە ئیشاراتم داوە پێ هەر بڵندکاوە ئەوە لای من ئەڵێ داخل نەکراوە بەڵام تۆ سێرێکی سیستەمەکە بکە ڕەنگە لێوە داخل کراوە ئۆکێ خۆم تاکی دەکەمەوە یاڵڵا ڕۆژ ناکە کاتان دەگرم نانا ئاسایی ئەزان ئەمڕۆ چ ڕۆژێکە چیە؟ ڕۆژی لەدایکبوونی کاکسیروانە بەجددی بەڵێ سوپرایزم بۆ ئامادە کردو لە مەتبەخەکە بەڵام لە سەرەتا هەرسێکمان دەچین پیرۆزبای لێرکن ئەوزە ئەچین بۆوێ ئەی کچی باش بۆ ئێمە ئاگامان لێنێ خۆ من 2 ساڵە لێرەم ئەیخە من مێشکم سافترە لە تۆ وایە هەستم مابڕۆ باوەڕێ فەرموو هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەر تەمەند درێژی براکەم ئینشاڵڵا هەر بمێنەی دەستەکاتان خۆش بێ سوپرایزە ئەسلیەکە لە مەتبەخە هەموو هاوکارەکانمان خڕ کردوێتەوە با بچین دە پێشماکەوە فەرموو فەرموو ئێوە بڕۆن ئێستا من نیم بڕۆ ئەلو شۆخان گوێت لێمە بینیت؟ بینیم بەس پێم بڵە ئەو کچە چۆن زانی عید میلادی هاوسەری منە ئێ دیارە کاکسیروانی بەلاوە گرینگە بۆیە شێدەم تخوا و قسانە مەکە ئەی پێم بڵە چۆن ئەو هاڵێ نزیک بووە ئێ پێم نەوتی دیارە گرنگی پێیا چێ ناڵە حەزی لێ کردووە وز ئەو قسانە مەکە بەس پێم بڵە مێردی هەیە وەڵڵا شووی نەکردووە چ ئەلو شۆخان دایە 150,000 کەشم ڕۆی ئەی هاوار هەیش دایە کچم چ بووە دایە ئەوی لێی دەدرزان بەزەرمە چ بووە لە چ دەترسا کچم چ قەومە چ بووە پێم بڵێ دایە سیروا خەریکە ژنم بەزەر دێنێ ژنی چێ تو کوت زانی کچێک لە شەریکی عید میلادی لە بۆ کردیە قەیە کچم مێردی منە من نازانم عید میلادێتی ئەو کچە چۆن زانیوێتی پێم گوتی کچم بەجێ منت نەکرد گوتم بڕۆ ناو ماڵ و مێردی خۆت
دا ئێستا چ بکەم بەجێ داچ خۆتەکەی چ بکەم